کاردانەوەکان لەبارەی ئامادەیی سەرۆک کۆمار بۆ دەست لە کارکێشانەوە بەردەوامن. بەشێک لە فراکسیۆنەکان پشتگیری سەرۆک کۆمار دەکەن و هاوپەیمانی بیناش داوای لێپرسینەوە لەبەر هەم ساڵح دەکات. لە ڕاگەیەندراوێکدا هاوپەیمانی بینا کە خاوەنی 153 کورسی پەرلەمانە ئاماژە بۆ دەکات ئەوان گەورەترین فراکسیۆنی پەرلەمانین و هەنگاوەکەی سەرۆک کۆمار بۆ ڕەتکردنەوەی پاڵێوراوەکەیان تووشی سەرسوڕمانی کردن. دەژڵێن سەرۆک کۆماریش خزمەتی لایەنێکی دەرەکی دەکات کە شەڕی بۆ عێراق دەوێت. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەیاندا هاوپەیمانی بینا بەرهەم ساڵح بەشکاندنی سوێندی دەستور و پێشێلکردنی دەستور تۆمەتبار دەکەن. داواش لە پەرلەمانی عێراق دەکەن ڕێکاری دەستوری بەرامبەر سەرۆک کۆمار بگرێتە بەر. هاوکات ئەسعەد عەیدانی کاندیدی هاوپەیمانی بینا کە بەرهەم ساڵح ئامادە نەبوو بۆ پێکێنانی حکومەت ڕای بسپێرێت هەڵوێستەکەی سەرۆک کۆمار بە سەیر و سەمەرە ناو دەبات. ئەسعەد عەیدانی پارێزگاری بەسڕە لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ڕاگەیاند تاوەکو ئێستاش کاندیدی هاوپەیمانی بینایە بۆ پێکێنانی حکومەت و هاوپەیمانیەتێکەش گەورەترین فراکسیۆنی پەرلەمانە و موقتەدا سەدریش ئەوی قبوڵە. ئەسعەد عەیدانی ئەوەش دەخاتە ڕوو هەڵوێستەکەی بەرهەم ساڵحی بەلاوە سەیرە و بەبێ ئەوەی بە شێوەیەکی فەرمی دەست لە کار بکێشێتەوە یان کاندیدێک بۆ پێگەێنانی حکومەت ڕابسپێرێت گەڕاوەتەوە سلەیمانی. لە هەمان کاتیشدا کەتیبەکانی حیزبوڵڵای عێراقی کە بەشێکن لە حەشدی شەعبی و ڕای دەگەێنن هەوڵەکان بۆ یەکلاکردنەوەی کاندیدی سەرۆک وەزیران زۆری کێشا و ئەمەش پرۆسەی سیاسی ڕوبەڕووی قەیرانێکی سەخت کردوتەوە. یەکێک لە هۆکارەکانیش ڕەفتاری گوماناوی سەرۆک کۆمارە کە بە بڕوای ئەوان پێشێلی دەستوری کردو ملکەتی فشاری ئەمریکا و ئەو لایە نەبووە کە دەیەوێت خۆپشاندانەکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن. لە بەرامبەریشدا چەندین فراکسیۆنی پەرلەمانی عێراق پشتیوانی سەرۆک کۆماری عێراق دەکەن. لەوانە فراکسیۆنەکانی نەسڕ و سائیرون و ڕەوتی حیکمە و کۆمەڵی ئیسلامی کە ئامادەی سەرۆک کۆمار بۆ دەست لە کارکێشانەوە ڕەت دەکەنەوە. کوتلەی سائیرونی موقتەدا سەدر باز لەوە دەکات پشتیوانی هیچ کاندیدێکیان بۆ پۆستی سەرۆک وەزیران نەکردووە. لە ڕاگەیەندراوێکدا حەمیدوڵڵا ڕووکابی و تەبێژی هاوپەیمانی سائیرون ڕای دەگەێنێت فراکسیۆنەکەیان بەردەوامە لە کارکردن وەک ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی لەژێر چەتری پەرلەمان و پشتیوانی هیچ کاندیدێکیان بۆ پۆستی سەرۆک وەزیران نەکردووە. ڕاگەیەندراوەکەی فراکسیۆنی سائیرون بۆ پشتیوانی نەکردنی هیچ کاندیدێک لە کاتێکدایە فراکسیۆنەکەیان دژی دەست لە کارکێشانەوەی سەرۆک کۆمارە. لەسەر ئاستی فراکسیۆنە کوردیەکانیش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕوونی هەڵوێستی خۆی دەربڕیوە. لە ڕاگەیەندراوێکدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق باس لەوە دەکەن ویستی سەرۆک کۆمار بۆ دەست لە کارکێشانەوە بە پەیامێکی بەهێز بۆ لە ناوبردننی بەشبەشێنەی حیزبی دەزانن. فراکسیۆنی کۆمەڵ جەخت لەوەش دەکاتەوە مانەوەی سەرۆک کۆمار بۆ دۆخی عێراق پێویستە و داواش لەلایەنە سیاسیەکان دەکەن پشتیوانی بن. هەروەها فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق بانگەواز لە فراکسیۆنەکان دەکات تێگەیشتنیان بۆ هەڵوێستەکەی سەرۆک کۆمار هەبێت. لە بری فشارکردنی سیاسی هاوکار بن بۆ بڕیاردانێکی دروست لە هەڵبژاردننی کەسایەتیەک کە لەلایەن شەقام و هێزە سیاسیەکان قبوڵ کرابێت. لەلایەکی ترەوە ئامادەی سەرۆک کۆمار بۆ دەست لە کارکێشانەوە کاردانەوەی پسپۆڕانی یاسایی بەدوای خۆیدا هێنا. حەسەن یاسری پسپۆڕی یاسایی و دەستوری سەرۆکی پێشووی دەستەی نەزاهەی عێراق ڕاگەیاند نامەکەی سەرۆک کۆمار کە ئاڕاستی پەرلەمان کراوە ئامادەیی نیشاندانە بۆ پێشکەشکردنی دەست لە کارکێشانەوە و بە هیچ جۆرێک دەست لە کارکێشانەوە نییە و ڕەفتارێکی سیاسیە و هیچ ئاسەوارێکی دەستوری بەدوای خۆیدا ناهێنێت. ئەو پسپۆڕی یاسای دەستوری ئاماژە بەهۆش دەکات دەست لە کارکێشانەوە و ئامادەیی دەست لە کارکێشانەوە دوو شتی لێک جیاوازن. ئەگەر سەرۆک کۆمار بیەوێت دەست لە کار بکێشێتەوە پێویستی بە دەنگدانی پەرلەمانی عێراق نییە و دوای 7 ڕۆژ دەست لە کارکێشانەوەکەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق ڕۆژی پێنجشەممە لە نامەیەکدا بۆ پەرلەمانی عێراق باز لەوە دەکات لە پێناو سەقامگیری و نەڕشتنی خوێن ئەسعەد عەیدانی کاندیدی هاوپەیمانی بینا بۆ پێگێنانی حکومەت ڕاناسپێرێت و ئامادەشە و دەست لە کارکێشانەوەی خۆشی خستە بەردەم پەرلەمان.